چێن ئەوانەی کە لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناویان دەخوێنرێتەوە و دەچنە بەهەشت. سەیرم ئیشە ئاسانانەکە ئینشاءڵڵا بەشی خوای گەورەی ئێمەش بکا بە شێرەوان. ما منكم من أحد يتوضأ هر کەسێ لە ئێوە جوان دەستنوێژ بشوە و زیکرەکەی دوای دەستنوێژ بڵێ هەتا اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين لە هەر هەژدرگاکەی بەهەشت دەچێتە بەهەشت. ئەوە قورسە هەر دەستنوێژێکەکە بەڵام بیرە نەچێ. من شهد أن لا إله إلا الله وأن محمد رسول الله هر کەس شایەتی بە خوا تاک و تەنهایە و محەممەد پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام عیساش عەبدی خوا بوو پێغەمبەری خوا بوو بەهەشت حەقە و جەهەنەم حەقە لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە توانێت بچێتە بەهەشتەوە بانگەکرێت. من مات وهو يؤمن بالله واليوم الآخر هر کەسێ هەتا ئەو ڕۆژەی مردووە بڕوای تەواوی بەخوا بە دوا ڕۆژ هەبووە لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناوی خوێنرێتەوە. ما من مسلم يموت له 3 من الولد لم يبلغ الحنث هر کەسێ 3 مناڵی بە کۆرپەی لە دەستدا بێ لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناوی خوێنرێتەوە. وهروها من عبد الله لا يشرك به شيئا هر کەسێ هەتا مردووە خوای پەرستۆ و شەریکی بۆ بڕیار نەداوە و نوێژەکانی بەڕێکوپێشی کردو و زەکاتی بەخشیوە و جۆگر و جۆڕایەڵی بەرپرسە مسلمانە عادیل و دادپەروەرە خواویستەکانی خۆی بووە لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناوی خوێنرێتەوە بۆی واڵایە. من أنفق الزوجين في سبيل الله هر کەسێ هەشتێ دەبەخشێت دوان ببەخشێت. یعنی چی دوان ببەخشێت؟ مەڕێکەی بەخێر دوان کە بەخێر لای خواوە مهمە. یەک بزنە بەخشی نە دوان کە یەک شیلۆ خورما نە 2 شیلۆ خورما هەمووی دوو لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناوی خوێنرێتەوە. بۆ چونکە لە بەخشینە نەک یەک چینی بەخشیوە 2 چین لە هەموو چینەکان و لە هەموو شتەکانی بەخشیوە لە ڕێی خۆی سبحانه وتعالى. وهروها رجل مؤمن اقترف الذنوب والخطايا کەسێک کە بڕوادارە گوناه و تاوانی زۆر کردووە تەوبەیەکی ڕاستیقینەکە ئەچێ بۆ جیهاد لە پێناوی خۆیە بەسەر و ماڵەوە دەڕوا و شەهید دەبێ لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناوی خوێنرێتەوە. وهروها إذا صلت المرأة خمسها ئافرەتی مسلمان لەگەر پێنج نوێژەکەی کرد و مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوو داوێنی لە حرام پاراست و مێردەکەی لێ ڕازی بوو لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناوی خوێنرێتەوە بۆ چوونە بەهەشت. وهروها من لقي الله لا يشرك به شيئا هر کەسێ بگاتەوە بەخوا هەتا ئەو ڕۆژە شەریکی بۆ بڕیار نەداوە ولم يتندى بدم حرام دەستی نەچووە بە خوێنی حرامە لە هەر هەژدرگاکەی بەهەشتەوە ناوی خوێنرێتەوە فەرمی لێ یەکتێ بۆ چوونە ژوورەوە.